مێژووی لە بەردەمدا لە کاتێکدا سیاری گرنگی لە بەردەمدا ماوە لە خولی پلەیەکی عراق بۆ گەشتن بە خولی نایابی عراق بۆ یەکەم جار لە مێژوویانەکە بۆیە بەرپرسانی تیپەکە دەیانەوێت هەر سیارێکە بە سەرکەوتن کۆتایی پێبێن و چاوەڕوانی شکستی ڕکابەرەکانیشیان دەکەن. سێ یاریە ماوە کە بگەن بە خەونەکەیان بۆ یەکەم جار لە مێژوویانەکە، بەڵام نایشارنەوە کە ئەرکیان بە قورس دەزانن. سەرەڕای ئەوەش بە هەموو شێوەیەک دەجەنگن بۆ بەدیهێنانی خەونەکەیان. یانەی نەورۆز بەشدار لە خولی پلەیەکی عێراق تەنها سێ یاری ماوە بتوانێت بە یەکەمی کۆمەڵە یەکەم خۆی بگێنێتە خولی نایابی عێراق، بەڵام بەربەستێکی قورسی لە بەردەمە کە یانەی عەفەکە و یەکەمی ڕیزبەندی کۆمەڵەکەی گرتووە. یاریزانانی تیپەکەش نایشارنەوە کە ئەرکیان بە قورس دەزانن لە خولەکەدا، بەڵام بەڵێنیان بەیانەکە و هاندەرانیش داوە کە بتوانن بۆ یەکەم جار خۆیان بگەێنە ڕیزیانە گەورەکانی عێراق. یاریزانەکان هەمووی بەڵێنی داوە هەموو توانای خۆمان بخەینەکار بۆ ئەوەی سەرکەوین بۆ خولی نایابی عێراق و زۆر سپاسی ئەو جەماوەرە خۆشەویستاکەین بە تایبەتی هەموو کوردستان کە پاڵپشتێکی باشمانەکە. بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە، ئێمەش هەموو توانایەکەین بۆ ئەوەی سەرکەوین بۆ خولی نایابی عێراق. یاریزانەکان هەمووی سقەی تەواویان بەخۆیانەیە، ئێمە لە هەندێک یاریە شانسمان نابوو، ئەنا ئێستا بۆیە سەرکەوتین زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە. ستافی ڕاهێنەرانی یانەکەش باز لە هۆکاری ئەنجامەکانیان دەکەن لە ناوە و دەرەوەی یاریگای خۆیان کە مەزموونی یاریزانانیش بە هۆکار دەزانن بۆ ئەنجامەکانی دەرەوەی یاریگای خۆیان. بۆ یاری ئەم هەفتەیەشیان بە تەواوی بۆ ڕوبەڕووبوونەوەی سووق شیوخ ئامادەن و چاوەڕوانی شکستی ڕکابەرەکەیانن. لە ڕاستی ئەمە یاریەکانی دەرەوەتوان بڵێم تایسە ینی بە خراپ نادۆ، ینی زۆربەی یاریەکان باشە، تیپەکانی دەرەش بەقۆتن، ئەبێت و حسابیەوەی لە ساحەتی بەرامبەر یاریەکەی شتوان بڵێم زۆربەی یاریەکانمە باشی بەڕێوەمان بردو، بەڵام خۆ دەزانی کە مەزموونی تیپەکە کە لە خولەکە تازەیە ئەو هۆکارێکە بۆی کە ئێمە هەموو زۆربەی یاریەکان لە خولەکە گۆڵمالیەکرێت گۆڵی تعادل بە تایبەتی خاڵی بەهێزی ئێمەش لە مەلعبی خۆمان سواز بەخۆتەوە بڵێم ئەوەی کە لە دەرەوە لە دەستمانشێ ناڵین لێرە لە ساحی خۆمان لە دەستمانشێ کەوە توان بڵێم تا حدێکی زۆر باش یارمی دەربە بۆ ئێمە و ئینشاءڵڵا ئەم سێ یاریش مامانە دوانی کە لە دەرەوەی ئینشاءڵڵا بە پێچەوانەی یاریەکانی ترەوە کە لە دەرەوە یەکسانیمان زۆر هێنا ئینشاءڵڵا دوو یاری دەرەوە بۆ بردنەوە یاریەکەم توانین بە یەکەمی گرۆپەکە سەرکەوین ئینشاءڵڵا. ئەرکەکە قورسە ئینشاءڵڵا، بەڵام بۆ یاریزانانی کە هەمان ئینشاءڵڵا متمانەی تەواومان بە یاریزانەکانێ بە هەموو یاریزانەکان چێوانەی یاریەک چێوانەی لە دەرەوەن. لەسەر ئەو دەنگۆیانەی گوایانەی نەورۆز ئاماجی سەرکەوتنی بۆ خولی نایابی عێراق نییە. بەرپرسانی تیپەکە ڕای دەگەێنن ئەگەر ئێمە ئامانجمان نەبووایە بۆ سەرکەوتنمان بۆ خولی نایابی عێراق هیچ پێویستمان بەوە نەبوو کە ئەم پێکهاتە بەهێزە دروست بکەین و تەنها هەوڵیشمان دەدا بمێنینەوە لە خولەکە. دوای بەڕێوەچوونی 10 هەفتە لە خولی پلەیەکی یانەکانی عێراق، یانەی نەورۆز لە کۆمەڵە یەکەم خۆی لە پلەی دووەم دەبینێتەوە بە کۆکردنەوەی 21 خاڵ و بە جیاوازی خاڵێکیش لەگەڵ یەکەمی ڕیزبەندیدایە، کاتێک خاوەنی 6 بردنەوە و 3 بەرامبەر بوون و شکستێکە. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.